هەر وەختێک کوڕ و کچ دەبنە دەستگیران یەکتر ئەو لەحزەیەی لەبەر دەمی مامۆستای بەڕێزی ئاینیدا بە ئامادەبوونی کەسوکاری باوکی کچ باوکی کوڕ کەسوکاری هەردوو لە دوو شاهیدی بەڕێز و بە حورمەت و دادپەروەر و خواناس و دیندار و حەقگۆ باوکی کچ دەست دەخاتە ناو دەستی زاواکەی و کوڕی تازەی ماڵەکەیەوە کچەکەی خۆی لێمارە دەکا بە شەریعەتی خۆی پەروەردگار لەو کاتەدا دەبێ ئەم کوڕ و کچە ئەمە لە دڵیانە دروست بێ و ببێ بە بەرنامەی ژیانیان کە ئەم کوڕە ئێستا نیوەکەی خۆی دۆزیەوە ئەم کچە هەتا ئێستا ناتەواو بوو نیوە بوو ئێستا نیوەکەی خۆی دۆزیەوە ئێستا نە ئەم نیوەیە و نە ئەو نیوەیە هەردووچیان هات نەپاڵ یەک بوون بە یەک واتە ژن و مێرد نابێت دوو کەسی جیاواز بن جاران ئەم کوڕ بوو ئێستا بۆتە پیاو جاران ئەم کچ بوو ئێستا پلەکەی بەرز بووە بۆتە ژن ئێستا دەبنە خاوەن ماڵی خۆیان ئێستا بە چاوێکی تر لە کۆمەلگادا سیر دەکرێن ئێستا گوناهیشیان لای خوا گەورەترە جاران نەزەرێکی ئەم کوڕا لەگەڵ ئەم کچەدا لە نامەحرەمێک گوناهەکەی زۆر کەمتر بوو لەوەی کە ئێستا دەستگیرانی هەیە لە لەحزەی دەستگیرانیەوە نەزەری دەستگیراندارێک نەزەری خاوەن ژنێک لە ئافرەتێکی نامەحرەم کە چاوی دێ تێر دەکات زۆری فەرقە هەروەکو لە حوکمی زیناشدا زۆری فەرقە پەنا بەخوای پەروەردگار بۆیە قورئان کاتێک کە ژن و مێردێک دەستگیرانداریەوە دەستیان دەخسەنە ناودەستی یەک ئەڵقە دەگۆڕنەوە ئەو کاتێکەوە دەچنە خانە و لانە و ماڵی هاوسەری تازەی خۆیانەوە بە یەک شاد و شکر دەبن لەو وەختەوە قورئان دەفەرمێ ئەمانە موحسەنن واتە لە قەڵادان ئەمجا لەناو قەڵادان پێشتر کە کوڕ بوو کە کچ بوو شەیطان و نەفس و ئارەزوو و دەوروبەری خراپ زۆر بە ئاسانی دەیتوانی کاریگەری لەسەردانێ حەز و ئارەزووی پەنگ خواردووی ناوناخی گەشە سەندووی پێگەیشتووی ئەو سەردەمی گەنجیە دەیتوانی تووشی هەڵەی بکە بەڵام نا ئێستا هاوسەرت هەیە دەبێ ئاگاداربی ئێستا تۆ تەنهانی تۆ جاران نیو بووی ئێستا نیوێکی ترکە هاوسەرەکەتە هاتووە بۆلات بە هەردووکتان نەبوون بە دوو بە هەردووکتان بوون بە یەک ئەڵێن ماڵی فڵان کەس بە هەردووکتان خاوەن ماڵن بە هەردووکتان بە یەکەوە جوانن نیوەکەی خۆت دۆزیەوە ئەو کاتە دەبن بە یەک لە یەک کەسایەتیدا ئێوە یەک کەسایەتیتان هەیە ئەی ژن ئەی پیاو ئەی کوڕی دەستگیراندار ئەی کچی دەستگیراندار ئێوە یەک کەسایەتیتان هەیە دەبێت دڵنیا بن لەوەی و بڕیار بدەن و ئەمە بکەن بە بەرنامەی ژیانتان برینداربوونی هاوسەرەکەت برینداربوونی تۆیە هەر قسەیەک کە بەرامبەر بە هاوسەرت کرا ئەبێ وابزانی ئەوە لە دڵی تۆ دراوە نابێ بڵێ لەگەڵ منی نەبوو برینداربوونی ئەو برینداربوونی تۆیە شکانی ئەو شکانی تۆیە هەر کارێک بکەی هەر قسەیەک بکەی هەر هەڵوێستێک بنوێنی کە بەرامبەرەکەتی پێ بشکێ ئەوە دڵنیا بە شکانی خۆتە بۆیە دەبێت لە ساتی دەستگیرانداریەوە حتا کۆتایی تەمەن کە دەبنە دایک و باوک و داپیرە و باپیرە ئەم ژن و مێردە بەردەوام ئاگایان لەوە بێ قسەیەک لە دەمیان دەرنەچێ کردارێکی ناڕێک نەنوێنن لەبەر چاوی خەڵکی خزم و بێگانەدا کە سوکار و نەناسرا و هاوڕێدا کە خوا نەخواستە هاوسەرەکەی پێی بشکێ چونکە کە ئەو شکە خەڵک بەو پێکەنی خەڵک گاڵتەی بەو کرد ئەبێ یەقینت هەبێ ئەوە تۆی شکاوی چونکە ئێوە یەک کەسایەتیتان هەیە بەهۆی هاوسەرگیریەوە هەروەها دڵخۆشبوونی ئەو دڵخۆشبوونی تۆیە ئەبێ ژن و مێرد لە ساتی دەستگیرانداریەوە هەتا مردن ئەو تەمەنە درو درێژەی کەوا بە یەکەوە بەسەری دەبن دڵنیا بن لەوە بڕیاری ئەوەیان دابێ ئەمە لە ناخیاندا چەسپا بێ دڵخۆشبوونی هاوسەرەکەم دڵخۆشبوونی منە یعنی هەوڵ بدا دڵخۆشی خۆمە مناوێ ئەگەر تۆ دڵخۆش نەبی لەگەڵمدا هەوڵ نادەم خۆم بە شتێک دڵخۆشکەم کە تەنها بۆ خۆم بێ تۆی پێ دڵخۆش نەبی با بەیەکەوە دڵخۆش بین ئەگەر خوا نەخواستە غەمێک ڕووی تێکردین بە هەردووکمان شانیە دەینەبەر غەمی خۆشم خەمی خۆشم ناخەمە سەرشانی تۆ نەخێر لەگەڵ تا هەڵدەگرم ئەگەر خەمم هەبوو
با نەیفرۆشم بە تۆ، با نەیخەمە سەرشانی تۆ، بەڵام ئەگەر خۆشیم هەبوو لەگەڵ تالەتی دەکەم، ئەگەر خۆشیم هەبوو دەیکەین بە نیوە، بەڵام ئەگەر خەمم هەبوو حتا بۆم بکرێ هاوسەر ژن بێیان پیا بۆ بەرامبەرەکەی ئەبێ هەوڵ بدە ئەم خەمە با خۆم هەڵیگرم، خوا بە هاوسەرەکەم تەنانەت پێشی نەزانێت، چونکە ئەوەی من چارەسەر دەبێ و دەڕوا، بەڵام با ئەو خۆشەویستی ژیانم، ئەو هاوژینم، ئەو هاوبەشەم، ئەو هاوسەرەی ژیانم با لە خەمەکانمان بەشدار نەبێ. بەڵام ئەگەر هەر ناچار بوو، ئەوە کەسی نزیکی هەرە نزیکی بریتە لە هاوسەری ژیانی، ئێمە بە یەکەوە دڵخۆشین، ئەگەر خەمباریش بووین هەوڵ دەدەم خەمبارن نەکەم، بەڵام ئەگەر ناچار بووین خەمەکانمان بە یەکەوە دابەش دەکەین.